ئازان ئەمڕۆ ڕۆژی جیهانی میدیای ئارێنیە ئەپرسین میدیای کوردی بەگشتی بە بینراو بیستراو بە خوێنراوە تا چەند میدیایەکی ئەرێنیە لە گواستنەوەی هەواڵەکانە لە پێدانی زانیاریەکان بە گوێگران بە بینەرانی گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژار محەممەد نووسەر و مامۆسای زانکۆ دکتۆر سلااوت دەبێ ئەم کاتت باش بە پێناسەیەکی میدیای ئەرێنی با دەست پێ بکەین. باینتان باش سپاس بۆ ئێوە و سڵاویش بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. لە دنیادا بەداخەوە هەتام ناوهێنانە شکاڵێن ئەرێنی و نەرێنی نییە، نازام چۆن دروست کراوە نەبووە، ڕەنگەم شتانە تازە بێ لە ناو چەمکەکانی میدیادا. میدیا خۆی لە ئەساس ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرکەکانی کە ئەرکە سەرەکیەکانی هەواڵ و زانیاری پەروەردە و فێرکردن چاودێریکردن کات بەسەربردن و بۆ خۆشی. ئەگەر لە ڕوانگەی ئەم چوار ئەرکەوە سەیری میدیا بکەین نەبێ میدیا هەمووی ئەرێنی بێت، ناوێن ئەرێنی بێت. ئەوەی کە ئێستا ئەبینرێ لە بەجیاواز لە دوو دنیای میدیای ئەوەی کە پێڵەن میدیای کلاسیکی یاخود میدیای باو لەگەڵ میدیای نوێیە، ئەلێرەدا ئەتوانین ئەو حاڵەتە دەستپێکەکە لە میدیای ئەرێنی چیە و میدیای نەگەتیڤ چییە. میدیای ئەرێنی هەموو ئەو کار و چالاکی و هەواڵ و زانیاری و ڕەفتار و هەستانەیە کە میدیا بە باشی دروستیەکە لە لای وەرگر کەشتی پۆزیتیڤ و شتی باش بە جەماوەرەگەێنێ. بە پێچەوانەشەوە هەموو ئەو شتە قێزەون و دزێ و ناشرین و دژەبا و بە نەریتەکانی کۆمەڵگا و ڕەفتارێک تاکەکان لە کۆمەڵگادا ئەوانە پیانەڵێن شتە نێگەتیڤەکان. ئەتوانێت ئا بەو شێوەیە پێناسەکەی بەرفراوانە ناتوانێت لە نێوان ئەمە بۆ هەر بۆ ئێمەیە بۆ ناخۆی با بڵین ئەگەر بە نمونەوەێک هەرێمی کوردستانەیە بۆ تەواوی بۆ هەموو دنیا کاکەڕەوەن چۆن تۆ ئەبێت هەمیشە جیاوازی بکەی لە نێوان میدیای زەرد کەوانی بە ناوی ناوبانگ و ناوزڕاندن و کەسە هونەرمەندە بە ناوبانگەکان و یاریچەکان ناگەڕێ میدیای زەرد لەگەڵ میدیای ڕاستەقینە میدیای بەرپرسیار. میدیاکان لە دنیا هەموو میدیای مافی خۆیەتی پێشبڕکێ بکە لەوەی باشترین شت پێشکەشکا بۆ وەرگرەکەی. بۆ دوجار میدیا بازار و کاڵا و ساکردەوەی بزنسە بۆ خاون کەناڵەکان و سیاسەتێکی میدیایی لە پشتی ئەم پەیامانەوە هەیە کە ئیشی لەسەرەکە. ڕەنگە لەمە مافی خۆی بە هەوڵی هەموو شتێکی باش بگێنێ، هەموو شتێ بگەێنە و بە زووترین کاتش بیگێنێ. بەڵام لەسەر چۆن لەسەر مۆڕاڵی ئێمەی تاچی وەرگر کە دانیشتوین لە ماڵەوانێ کۆمەڵ لە دیمەن گەلێکمان پێپشان بن کە زۆر پێچەوانەی ئاکار و مۆڕاڵی کاری پیشەی ڕۆژنامەوانیە کە بەداخەوانەیە. ئەمە بۆ میدیای کوردی ئمڕۆ گەشتۆتە ئاستێک ئەتوانی هەتا ڕادەیە دوور لە ڕووی ئێوە و بینەرانی ئازیزیش هەندێ دیاردە دەدەبینی هەندێک کار دەبینی کە میدیاکاری بەناو میدیاکاری کوردی چکە و میدیاکار نییە. میدیاکاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە ئەرک و بەرپرسیارەتی ئیتیشی و یاسایی خۆی لەبیر ناکات. زۆر باش کاتە دکتۆر بە شازێکی گشتی چی میدیا ئاراستا کات بەرە و نەرێنی بوون بڕوات بۆ نمونە زۆر کات ئەبینی ئەو میدیانی کە لە نێو سۆشیال میدیا پیجیان هەیە ئەبینی بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنتێکی زۆر پەنابەنە بەر هەموو شتێک. دووسی حاڵەت هەیە کە بۆچی واکەن. ئێمە گەر بڵین میدیا بەرپرسیارەکانەوەی کە خاوەنددارەتیان دیارە خاوەنددارێتێکە هی ئەلفەیان باە خاوەنەکەی دیارە ئەم میدیانە زیاتر بەرپرسیارانەتر مامەڵە دەکەن لەگەڵ ڕووداوەکان و لەگەڵ بابەتەکانە بە بەراورد بەوەی کە ئیمڕۆ لە ناو میدیای نوێدا هەیە یاخود با بڵین لە ناو سۆشیال میدیاش هەیە چکە لە نێوان سۆشیال میدیا و میدیای نوێ دوو چەمکی زۆر جیاواز لێک. ئەوەی لە کوردستانە هەیە دروستبوونی پەیجگەلێکی زۆر کە هەندێکی خاوەنەکانی بە نیشانی پرسیارەوە دیارە چێ لە پشتێوتی بەشێکی زۆریشی نادیارە. ئەمانە مادەم ناچنە ناو چوارچەوی یاساییەوانە مادەم مۆڵەتی فەرمیان لە وەزارەتی ڕۆشنبیری وەرنەگرتووە ئەتوانین پیان بڵین میدیای جاسووسی ئاژانی ئەتوانین پیان بڵێ میدیای بێخاوەن بێخاوەنیژیت بەمانە ڕووی دەم لێوەنە بمانە بازارڕێکە لە ناو میدیانە لە بەری لێپرسینەوە نیە. بڵێ هەندێک لە پیجەکان پیجی سنجینن خاوەنەکان دیارە میدیاکارەکانیان دیارە لۆگۆکەیان دیارە ئەوانە کەمتر ئەکەونە هەڵی قورسەوانەیە. بەڵام بەشێکی زۆریان کە تایتڵی
هەواڵەکەیان لەگەڵ ناوەڕۆکەکانە زۆر جیاوازە لێ ڕەفتارەکانیشیانە بینین لە بۆنە کۆمەڵایەتەکان و لە بۆنە هونەریەکانە خۆمان ڕۆژانە بە چاوی خۆمان دەیان بینین چۆن ڕەفتارەکەن ئیشەکانیشانە بینین لەسەر پێیجەکانی ئەلکترۆنی. ئەگەر بە نمونەیەک بۆ ئێوەی بەڕێز باس بکەم کە هاتمیشە من لەگەڵ خوێندکارەکانمان لە زانکۆ باسی دەکەم و ئەشمەی ئەو قسەیە بڵێم هەڵەی میدیاکارێک کارەساتێکی گەورە لە کۆمەلگا ئەقولکێنێ کارەساتی گەورە ڕەنگە ببێتە هۆی تێکدانی شیرازەی خێزانی کۆمەڵی خێزان بە ڕەفتاری کیناشرینی کەسێکی میدیاکار ڕەنگە دکتۆرێک هەڵەیە بکە مرۆڤێک برینارکە یاخود برۆڤێت لەژە دەستیا بمرێ کە نیەتیشی نەبوو ئەو شتە بکە بەڵام کاتێ میدیاکارێ هەڵەیەکە کۆمەلگات و چی شۆکەکات ئەلێرەدا ینی دیمەنێکم لەبیر ناچێتەوە بەداخەوانێ ینی دایکێک چەکەی و دوو کچی مردبوو مناڵێکی برینار بوو میدیاکارێکی بەداخەوە کەناڵێکی تەلەڤیزیۆنیش بوو لەو دەقیات چۆتە بەردەست هێشتا ینی نە پۆلیس قسەی کردووە نە ئەزان چێتە بەدەمیاڵە تۆ هەستێکی بتورە کوێی دنیاە هەیە تۆ لەکوێی دنیا ئەمە هەیە چێ ڕێگی پیاوە باوکەکە تەواوی خێزانەکەی لە دەستداوە چیتە بەردەمی وڵی هەستە چییە؟ ئەزای چی ئەم بێمۆڕاڵێتێ ئەبێ بە دوو شێواز ڕاگیرێ یانەوە تا داواکاری گشتی بەجددی بەڕاستی بێتە سەرخەت لەم جۆرە کەیسانەیە چکۆمە ئاسایشی کۆمەڵایەتی تێکەیە بێت ئەم جۆرە میدیاکارانە لێ پرسیینەوەیان لەگەڵا بکرێ من ناڵێم زیندانی بکرێن بەڵامە بێ بە شێوازێکیوا لێ پرسیینەوە لەگەڵاکرێت کە جاریشکە هەڵی میدیایی وانەکاتەوە لە پێناوی ئەوەی کە بە زووترین شت بگەێنێ ئەبێ هەستی دایکێت چی بێت دوو ڕۆڵی لە دەستاوە سێ ڕۆڵی لە دەستاوە ئەمە چ پرسیارێکی نامیدیاییە تۆ لە کام قوتابخانی میدیایی فێربووی هەر شەرمە بۆ خۆدوک و کەسایەتێک تۆ دەرەکەوی لە شاشەیەکەوە با شاشەیەکی ئەلکترۆنی بیا خو شاشێکی تەلەڤیزیۆن بیا خۆ تەنانە لە شاشەشەوە دەرناکەوی تۆ پامنێری ڕادیۆیەکی بۆ ناوەکە تۆ ناوێکت هەیە ڕێز لە ناوەکەی خۆت گرە بچۆ تۆزێ بخوێنەرەوانە دوو خولی میدیایی ببینە هیچ شەرم نییە هەر لە ناو مۆبایلی بەدەستەوە بەکاربێت دەیها زانیاری باشی تایە لەسەر میدیا و توێژینەوەی تازەی میدیایی ئەم خەڵکە لە پێناوی لایک و کۆمنتە بەداخەوە هەندێک جا ناومانگ دەرکردن لە وڵاتەیە لەسەر ئەساسی خەڵکی با بڵێن لەسەر شانی خەڵکی مرد و میدیاکاری چاک خەڵکی کە دەرئەکەون بۆ کاتە دکتۆر لێرە هۆشیاری وەرگریش گرنگە بۆ نمونە من چی بکەم بە سەرچاوەیەک بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانم لا نەخان وشاری وەرگر بێگومان گرنگ بەڵام تۆ سەبزان لە چ خۆ ناغێک ئاژین ئێستا ئێمە لە سەمەنی میدیای پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان و میدیا گەشتە ئاستێ ئێستا میدیا دەسەڵاتی چوارەم نیە لە دنیا ئێستا میدیا دەسەڵاتی دووهەمە بە تایبەتی دوای شەڕی ئۆکرانیا و شەڕی غەسە و پێشبڕکێیەکانی هەڵبژاردننی ئەمریکای بینی ترامپ پێشوو لەگەڵ جۆن بایدنا کە زۆر یان دوای بڵاوبوونەوەی بەڵگەنامەیەکی زۆر نهێنی پنتاگۆن دوای ئەو وینەی کە پێڵێن ڕووداوەکەی سنۆدن یان بڵێن ئابڕوچوونەکەی ستۆنردن لێرە دایتر دەسەڵاتی میدیا و ئەتەرنێت و ڕۆڵی لە بڵاوبوونەوەی زانیارەکان لەوە دەرچوو هاوڵاتی تەنیا هاوڵاتی نەزانەکەی جاری جاران بە هیچ نەزانێت ئێستا هاوڵاتیەکی گردردونیە هاوڵاتیشی کوردی نیە هاوڵاتیشی گردردونیە کارلێکەکە لەگەڵ هاوڵاتیەکە لە بەریتانە لە ئوسترالیا لە کەنەدا ماتریاڵەکانی ئەوان سیرەکە لە سایز جلوبەرگەکانیان نەکاتوانێت پێی کاریگەرە بێت دوجار بە لە زۆربەی تیۆریەکانی بواری ڕاگەاندنا ئەڵێ میدیا سێ زۆر کاریگەری سەرەکی دروستەکە کاریگەریشان زاریاری بەخشینە لە سەرەتاوە کاریگەری دوویان کاریگەری وجدانیە تەسیرەکات سەر وجدانی ئەو تاکە کاریگەری سێمیان کاریگەریەکات سەر ڕەفتاری لەبەری وەرگر بەم شتانە کاریگەرە بێکە ئەیبینێ کاتێک کە تۆی میدیای کوردی ئەبینێ شتی ڕازگۆی تیان نییە شتی باشی تیان نییە کات بەسەربردنی ئامانجداری تیان نییە دوول لە ڕووی بەڕێستان و دوو لە ڕووی کەناڵە ئازیزەکە و جەماوەرەکەتان کەناڵەکە بۆ بە کەناڵی جرت و چاقەنە شتێکی هاد ئامانجداری تیان نییە لەسەر هونەر بەیەمی بەخشێ شتی تازی نیامە پەناباتە بەرشۆ پەناباتە بەر سۆشال میدیا و میدیاکانی دەرەوە میدیاکانی دەرەوە چی فێرەکات چی فێری ئەم تاکاکە کەلتوریکی بێگانی فێرەکە لاسایکردنەوەی بێگانی فێرەکە لە کاتێکە ئێمە لە کۆمەلگای کوردێت دەیەها شتی جوانمان هەیە بەداخەوە دەیەها شتی ناشرینیش هاتوۆتە ناو ڕفتاری ڕۆژانەی تاکەکانمانەوەنێ لەبەرەوەتوانی بڵێ وەرگر لە یەک کاتا وشیاریشە لێ کاتشە بێ ئاگاشە بەڵام دڵنیا بە وەرگریەکەیە کە کاغەزی سپێ خوێنێتەوە کۆنتترۆڵەکەی بەدەستەوەە ئێستا سەیری من و تۆ کاکسەکانی من و ئێوەی بەدڵ نەبێت کۆنتترۆلەکە دەڵێت چێتە سەر کەناڵی چکە چکە میل و حەزەکانی ئەو بەرەوشتی کە ئەڕە بەداخەوماوەی بەرنمەکەتان کەماجنا
راپۆرتێکی تازەی پەیمانگای ڕۆیتەرز هەیە بۆ بە خۆشحاڵی لەسەر دوێنێ شەو هاوڕێکی ئەزیزم دکتۆرێک بووی نادم پرێکەمێکی کەوت خوێنەوە ئەوەی ئەوان لەو توێژنەوەیان کردووە لە 95 وڵاتە لە 95 وڵاتە عفۆ لە سەر 95,000 کەس لە 47 وڵاتە ئەوەی کە ئەوان کردوانە دەرەنجامی سیر بەڕاستی بەدەساتوە وای لێ هاتۆ بەشێکی زۆر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر ئەو هینەی خۆیان لە دەستیان بە تایبەتی پلتفۆرمی ئێکس و فەیسبوک خەڵک بەکاری نایێنێ وەرگرەکان بەرەو ئەوڕۆ زیاتر پشت بەستن بە یوتیوب و بە تیکتوک بە تایبەتی لە وڵاتانی ئەفریقی و لە ئەمریکای جنوبی ئەو بەشێکیش لە وڵاتانی ئاسیا کە عێراقی شەکەوتە کیشوەری ئاسیاوانێ وای لێ هاتۆی تر هاوڵاتی بەدوای ئەوە ناگەڕێ دانیشێک کەناڵێک هەواڵ و زانیاری بۆ دابڕێژێتەوە فلتەرە سایزی کات و بڵین با بڵێن بە پێی تیۆری دەرگەوان هەموو شتێکی پیشانە ئەمەی پیشاندا کە خۆیەوێ ئەڵێ نا پێویستی بەوەنی لە دوای شەڕی غەزە و دوای شەڕی ئۆکرانیا لەبەرەوەی لە ڕێی موبایلی خەڵکەوە ئەوە ڤیددیوی ڕاستەقینە بەرچاوی وەرگرەکان کەوت لە دنیای تر خەڵک پشتە بەستێ بە شتانی کە لە ناوتۆڕە کۆمەڵاتەکانە بە تایبەتی لە تیکتوک و لە یوتیوبە وەلو هەتا ئێستا یوتیوب پێگەی خۆی لە دەست نایەوە بۆ هەواڵە کورتەکان ئەوانی کە هەواڵی کرد لەبەری ڤیددیۆکان ڕاستەقینن ئەوڵە زیاتر ئەو پارچە ڤیددیوانی کە ناوی سپۆتە یا خۆت پیاوی ناوی بۆدکاستی پێوترێ ئەڵێ ئەمان خەڵک زیاتر حەز لەم جۆرە ڤیددیۆیاکە لەبەری بە تێکست زانیاریەکانی بۆ ڕوونەکاتەوە وێنەکانی ژوێنێ ڕاستەقینن ئەلێرەدا بێ ئەمە بەخۆمانایانی زۆر شتی کەشیتە زۆر شتی کەشیتە و توێژینێ بە هیوام کەناڵی کورسات لەگەڵ ئامادەکارەکانتان ئەقسەم کرد هەربیاشم پیان راپۆرتەکە توێژینەوەکی تقریباً 150 لاپەڕابێت ئەتوانن ئیش سوودی زۆری لێ ببینن ئێوە لە زانیاریەکەی ناوی زانیاریەکانیش هەموو ڕاستەقینەیە دەرەنجامی توێژینەوەیە یعنی ئەکرێمە لە سەری بۆستینی لە دوای ئەو پلانەکانی خۆماندانین ئێستەی میدیای کوردی بەرەو شۆڕەت ئەگەر ئێستا بەم ئاراستەی کە ئێستا میدیا ئیشەکە بەردەوام بین پێم وایە تا چەند ساڵێکی کە بەداخوا بێ بڵین فاتحە لەسەر میدیای کوردی دکتۆر بەداخەوە ترسێکیش دروست بووە لە ئێستاە کە هەر مایکێک بەریتە سەر شەقام کەس قسە وەناکە ئەترسێ لەوەی کە غەڵەتی بکات و دواتر لە سۆشیال میدیایە ببێ بەوەی کە هەمومانێ بینی بێگومان لۆمەی کەس ناکرێت لەوەی کە قسە بۆ کەناڵەکان نەکە هەرچەنە هەموو مرۆڤ ئازادە کە ماچەگەچێتە بەدەمی بڵێ ببوورە ناتوان قسەکەمانش بووی نیە بڵاوی کات بێگومان ئەو ترسەی لا دروست بووە کە بینیوێتی چی ڕوویاوە لەبەرەوەی لەگەڵ ڕێز و حورمەتێکی زۆرمە بۆ هەندێک میدیاکاری بە مۆڕاڵ و بە ئاکار کە ئیشەکەن و جێی ڕێز و دەستخۆشی و پێزانینە لەگەڵیشا کۆمەڵێک میدیاکار لەبەرەوەی بەڕاستی کاکە ڕەوەندانەخان بەداخەوە ئەم بواری کە ناوی میدیایە پیشەیەکی بێخاوەنە سندیکاکە شۆک و پێویست پارێزگاری لە ڕۆژنامەوانەکانی خۆی ناکە لە مافەکانی ناکە هەچ کەسێک هەموو کەسێ بۆی هەیە تۆزێک ڕەفتاری بە جۆرێ کرد لەسەر شاشە تۆزە دوو چقەنە و دوو چەپڵی لێە تۆ بە ڕێگەی پێبێ بێتە سەر شاشەکە و ئەمە ببێ بە مۆدێلێک و خەڵک لاسایی بکاتەوە لە کاتێکە پیشەی میدیایی لە هەموو دنیادا هەموو کەسێ ناتوانێت ببێ بە میدیاکار وەکو چۆن هەموو کەسێ ناتوانێت لە ناوەندا ئاکادیمیەکانە بخوێنێ من ئەگەر وڵاتی قایرە بە نمونە بێنمەوە ئەبێ بەرزترین لە 185ەوە نمرەتە بێ ئەجا بۆ تێ پێشکەشی کولیی کۆلیجی ڕاگەاندنی بکەیت ئەکەوێت پێشبڕکێشەوە بەرەو بەرزتر هەتاکو لە لای ئێمە نمرە بەرزەکان بەلەو کۆلیجی پزیشکی ڕۆن لەوێ نمرە بەرزەکان بەلەو کۆلیجی ڕاگەان نەڕۆن من لۆمەی ئەو میدیاکارانە ناکەم کە ناخوێندووە بەس ئەکرێت هەوڵ بدەن خۆیان خوێنەوارکەن لە بوارەکەیانە دوجار ئەو خەڵکەی کە لەم کۆمەلگایژی چێن کە سوکاری ئێمن خوشکوبرای ئێمن زیانگانن بەوان زیانگانە بە خۆمان چییە ینی ناوبانگێک ئەوە ئەهێنێ لەسەر بنچینەی ئاکاری کوردەواری و نەمانی بەها ئەخی کاکە ڕۆن بەڕاستی کارەساتە گەر میدیای کوردی بیر لەوە نکاتەوە کە خەریکە ئەو شتانی کە بەهای بەرزن لە ناو کۆمەلگادا وردە لە ناوە دکتۆر من ئاگادارم لە یەکێک لە پەیجەکانە ببوورە لا نەقسەگەشە پێ بڕم چاپێکوتن لەگەڵ پیاوێکا کرابوو تەمەنی هەبوو باشە چاپێکوتنەکە لە پەیجەکەیان ڕۆی ڕابەشەوەی کە ڕاستەخۆ ڕۆی لە کاتی وەرگرتنی موچەی خانەنشینیە نیو سەعات بەسەر هەواڵەکەی تێنەپەڕی بوو کوڕەکەی و کچەکەی خێرە هاتنە شوێنەکە بۆی کە ئەو چاپێکوتنە بسڕێتەوە لەبەری کۆمەڵێک شتی وتە بوو گونجاو نەبوو باش نەبوو نە ئەکرا ئەوە بڕوات بەڵام میدیاکە دایناوە لا نەخان خۆی پێویستە ئەم میدیاکارە خۆی هەستی بەوە بشکێ کاتێک کە ئەم کەسی دیمانی لەگەڵ ئاساز دەدەیت ئەم دیمانەی ڕەنگە کابرایە ماندووە
بە تەمەنە خانە نشینە قەت مۆراڵی ئەو مۆدی ئەو وەکو گەنجێک نییە لەبەر گەرماوەستاوە یاخود لەبەر سەرماوەستاوە بۆی موچە وەرگێ کە هەردووشی کاریگەرێکاتە سەر دەرونی ئەو تۆ چۆن ڕێی ئەم وەرەگریت و بڵاویکەیتەوە لە بەری پەیجەکەی تۆ وەرگری زیاتر بێت تۆ بۆ خۆت ناخێتە جێ ئەوەی تۆ کوڕی ئەو پیاوە پیری ئەو پیاوە پیرە باوکی تۆیە یان مامی تۆیە با ئەو پیاوە زۆر زۆر خوێنەواریشی بەرز بێ بەڵام مادەم لە ڕووی دەرونی و هیلاکە تۆ ئەبی هەست بەوە بکەیت ئەبێت دەرگەوانەکە خۆت شوێنی ئەوە نییە شوێنی ئەوە نییە بەڵام من ئەگەر لێپرسینەوە بکرێت لێپرسینەوەکە بە دوو شێوازە بێت یاسایە بێ لە ڕێدا داواکاری گشتێەوە لەگەڵ کەناڵەکەشە خاوەنددارێتی کەناڵەکەی بەڕای من بەداخەوە لەبەروی نییە ئەوە ژێکێکە لەو ڕخنانی کە ئێمە بیگرینەوە جاریشکە لە حکومەت بەڵام خۆ کە سوکاری ئەو پیاوە ئەتوانن داوای یاسایی لەسەر ئەو میدیای ئەو بەڵێ ئەتوانێت داوای یاسایی کە و داوای قەرەبووی مادی زۆر گەورەش بکاتەوە ڕاستە کاتە دکتۆر بەپێی ئیتیکی میدیا هەر لەسەر ئەو بابەتی کە ڕەوەند باسی لێوە کرد بەپێی ئیتیکی میدیا بێت ئەگەر تۆ بۆ نەبتەوێت دەنگی ئەمان بگەێنیت ئەگەر لە بارودۆخێکی ناهەموارە بێت لە سەرێکا وەستا بێت بۆ موچە تۆ بتەوێت دەنگی ئەوان بگەێنین لە ڕووی ئیتیکی میدیا و ببێت شێوازێک کا لەسەرم بابەتە زۆر زۆر پرسیارێکی جوانە وەڵامەکەشی شەڵا بەدڵیەوە زۆر ئاساییە میدیاکاری کاتشێت بابەتێک کەڵە بژێرە بۆی بیکا بە بابەت ئەبێ خۆی ئەو نەزانیاری لەسەری هەبێ کە پێویستی بەوە نەبێت دیمانە بۆ چیەکەی تۆیکی لەگەڵ کەسێکە بۆیە پاڵپشتی قسەکانی تۆ بەهێزکات بۆی زانیاری زیاتر بدا بەوەرگر ڕەنگاوڕەنگی لە گرتەکان تا هەبێ ئەگەرنا پێژیان پێشتر خۆتۆ بێ ئامادە کردێت لە خۆتۆ ڕاستەخۆ نەچیتە بەردەمیانە مایکە و ئەو تووشی شۆکەی نازانە بڵێ چی پێشتر قەی چێکە مادەم ئەم بابەتە هەیە خۆت ڕوونکردنەوەی تەواوی بەرە میدیاکارەکە پێشێکێک بچۆرە ناوەوە اینجا بڕ کۆمەڵە کەسی ئامادە کرد بێت بڵێ کاکە ئێمە لات مایکەکە ئەم پرسیارەت لێ یەکەم خۆمە پرسیاری بۆ هوەری نییە بچیتە بەردەمی بڵێ لە ڕۆژی عاشقانە ڕاز شێ بەرامبەر بە ڕۆژی عاشقان ئاسایە ئەو دەقێش تێ بڵێ ئەم وەکسپۆب نییە ئەمە بەرنامەی ڕەئیە تۆ هەواڵێک تەوێت شتەوێت زانیاری تێ ئەبێ خەڵکی قسەت بۆ بکات لەسەر بابەتەکە کە هیچ نەبێت زانیاری لە تۆ زیاتر هەبێ یاخود زانیاریەکانی تۆ پشڕاست دەکاتەوە هیچ دەبێت تۆ ڕێزی خۆت گرە کە بابەتێکە لە بژێری ئەو نەزانیاری تەبێت لەسەر بابەتەکە کە بتوانێت گە کەسی دەست دەکەوت بۆ دیوانەکردن خۆت قسەی تیا بکەیت خۆت قسەکان تەواوکەی بەڵام ڤیدۆی چواردەورەکە بەکار بێنەرەوە بۆ ناو ئیشەکەت خۆ ئەمە لە گرنگی ئیشەکەی تۆ کەم ناکاتەوە بە ئەکسەوە ئەمە بە توانایی تۆی میدیاکار پیشانەیات کە تۆ ئەو نەسەلیقەت هەیە ئەتوانی بابەت تەواو بە ڕاست و چەپ و باشی و خراپی ئەرێنی و نەرێنی ئەم هەواڵە بۆ وەرگر ڕوونکەیتەوە دوجار لی گەڕێت با وەرگر بڕیارە لەسەر تۆ بە تۆ میدیاکارێکی باشی یاخود میدیاکاراوێکی خراپی زمانت پاراوە یان زمان پاراوە شێوە گرنگ نەماوە لە ناو میدیایە شکلی تۆ چۆنە ئێستا جوانی و قۆزی ئەم شتانە باوی نەماوە لە میدیادا ئێستا میدیا چەند دەنگت خۆشە چەند ئەتوانی وشەکان دەربڕینەکانت جوان بێ چەند ئەتوانی پیتەکانت دووبارە نەکەیتەوە چەند ئەتوانی بابەتەکە بە باشترین شوێ بگەینی بە وەرگر کارێ بکەی کە وەرگر لێت وەرگێ بە پەلەکردن بە پەلەپەلکردن نابێ زۆر جار ئێمە بۆ بکارەساتی گەورەمان قەومانووە بە تایبەتی لە کاتی شەڕەکانی بینی پێشمەرگە و داعشا لە بەرەوەی لە پێناوی ئەوی کە هەواڵێکی بەناو خۆمان هەواڵێکی زوو بگەێنین بە وەرگر شوێنی پێشمەرگەکانمان بۆ دوژمنمان بووین خۆمان بووین بە دادەسی نارەکەمان و شوێنەکەمان شوێنی پێشمەرگەمان کەشف کردووە ئاشکرا کردەوە بۆ لایەنی بەرامبەر ئەمە چییە تۆ توانی ناوی ئەمە بنی بڵی میدیاکارەکە نەزانە ناکاکە توانی ئەڵی ئەم میدیاکارە ئاژانە ناڵی نەزانە چکە بەمە بەس کردوێتی بێمە بەس نییە بەمە بەس شوێنەکەی ئاشکرا خۆی ئەزانێت کە ئەمە لایک و کۆمنتێکی باشکۆ کاتەوە بۆ ئەو کردو هەر میدیاکارێک کە کاستی کرد بە ئاشکراکردنی ئەم بابەتە زیان بە کۆمەلگا دەگەێنێ لە بیرمان نەچەکەکەڕەوە ئێمە شتێکی ناوی ئاسایشی تاکە شتێکی شێ ناوی ئاسایشی خێزانە شتێکی ناوی ئاسایشی کۆمەڵایەتیە شتێکی ناوی ئاسایشی ئابوووریە ئاوە ژینگەیە تەندروستی هەمووی بە هەر هەمووی ئاسایشی نەتەوە دروستەکە لەبەر بۆیە لایەنە پەیوەندی دیارەکانی ئێمە بۆیان هەیە من لەگەڵ زیندانیکردن و بڕینی زمانی ڕۆژنامەوانە نیم من لەگەڵ ئازادی بیر و ڕایم بەڵام ئەو ئازادی بیر و ڕایی کە خزمەت بە کۆمەڵگاکە نەک ئازادی بیر و ڕا بۆ من بۆی ئازادی بەڕێزت پێشێل بکەم بەڵێ بەڵامە بێ لێ پرسینەوە بکرێت لەگەڵ هەموو کەسێک کە ئەبێ بە هۆکاری ئەوەی کە زیان بە ئاسایشی کۆمەڵایەتی خێزانە گەێنێ لە بەرەوەیتە تۆ بغرامەی کە کەناڵەکەی داخە بۆ ماوەی 24 ساعت پارەیەکی زۆری لەبسانە بۆی جاریشکە وڵە دووبارە نکاتەوە بۆی ئەو میدیاکارە لە لای خۆی بیکاتە دەروانە میدیاکاری شکل ئیش پێ بکە
دوجار خۆم میدیاکارانە بێ پاداشت ئیش ناکەن بەخۆ بەخەش ئیش ناکەن بەڵام زۆر جار ناوبانگی ژەوە ناهێنێ بەڕاستی ناوبانگەوە ناهێنە کە تۆ ئازار بە کۆمەڵگاکە بیکەی بە بابەتێکی هەواڵی ئەمڕۆ ئەزای کاکە ڕۆنەکرە من و تۆ دوو کامێرە بەرین یەک بابەت هەڵبژێرین تۆ لە دیدگای خۆتەوە لەسەر بابەتەکەی شەکەی من لە دیدگای خۆمەوەیشی لەسەرەکەم خۆمە ئەمە بە ئەکسەوە جوانترینی بابەتەکە پیشانەیە تۆ بچی لەگەڵ هونەرمەندێکا دیمانە بکەیت لەگەڵ من بچم لەگەڵا بیکەم تۆ بە جۆرە پرسیاری لەکەم من بە شوازێککە پرسیاری لەکەم ئەگە هەردووکمان بچین بۆ دەریاچی دوکان ڕەنگە 100 بابەتی لەسەر بکەین تۆ بچی لەسەر گەشت و گوزاریشکەی من بچم لەسەر ماسییش بکەم لەسەر ژیانی ڕاوچەکانیش بکەم یعنی خۆ ئەمە بابەت زۆرە لە کۆمەڵگای کوردیە ئەگەر میدیاکاری ڕاستەقینە بێوێ ئیش بکات بابەت زۆر زۆرە لە ناو کۆمەڵگای مردنی هەموو بابەتەکردنیەکە ئەوەی کامێرەکانمان لە پرسەکانایە ئەوەی کامێرەکانمان لە نەخۆشخانە و لە مزگەوت و لە زیندانەکانایە لە ئەو شوێنیانەیە کە پێویستە ئەو کامێرای لێبێت ئەما توانیم ناوی بنن مایە پوچبوونی ئەو میدیاکاری کە لە بەردەم پرسەیەکە ئاوەستێ بە دوای کەسێکی سیاسی ئاگەڕێبووی لێدوانێکی لێوەرگێ مایە پوچە لە ڕووی ئاکاریەوانی هەموو ئاکاریشی لەدەستداوە ئەگەر من خاوەن پرسە بم کاکە مزگەوت و پرسەکان حرمەتی خۆی هەیە ئەمانە بەهای بەرزی ئەم کۆمەڵگایان لە ڕووی ئاینیەوە تۆ بێ ڕێز لەو خەڵکە بیری کاچێ بۆ پرسە تۆ ناو دەرگاکەی و لێگرتووە ئەمە لە ڕووی ئاکاریەوە ئەمە ئیش نییە چی ئەم مافی بە تۆیاوە تۆمارکردنی بڵین بە بەڵگەکردنی شتێک جیایە بەڵگە بە بەڵگەکردنی ڕووداوێک جیایە بەڵگەیەکی تۆ هەڵی گریت بۆ ئایندە و بۆ مێژوو لەگەڵەوەی تۆ بتەوێ کۆمەڵێ سیاسی هەمەجۆری لایەنە سیاسەکان لە پرسێکا بینیت و بۆی دیمانێکی لەگەڵا بکەیت پرسیاری شکەی لێ بکەی بابەتێکی کەیە کە هیچ پەیوەندی بەو ڕاستەقینەوە کامێرە سەر گۆڕستانیان نەوتووە کاکە حرمەتی خۆی هەیە گۆڕستان حرمەتی خۆی هەیە لە کۆمەڵگای لە هەموو کۆمەڵگەکانە کاکە نەک لە کۆمەڵگای کوردیە خۆی خۆ کۆمەڵگەی ئێمەش فەرە ئاینی هەڵگری بیر و باوەڕی جیاوازین بەڵام هەندێک شت بۆ بە نەریت و کەلتور لە لای ئێمە دەستبردن بۆیان بەڕاستی ئەمە بەس ئەمان دایان هێناوە لە چۆ دایان هێناوە حتمما لەو شوێنانەوە فێربوون کە نازانن بۆ باشە کاتە دوکتۆر تۆ کەسێکی ئەکادمی لەم بوارەیە چی و هەیە بۆ میدیانی کە بۆ شێوازە کارەکەن چۆن بۆ نمونە لێرە ئەتوێ پێیان بڵێ کە ئەمە کاری میدیایی بەم شێوازە نیە ئیتیکی میدیایی ئەمە نییە کە ئێوە دەستان ناوەتێ ئەکرێت دوو شتیان پێ بڵین شتێکی باشیشان پێ بڵین شتێکی خراپیشان پێ بڵین شتەکە باشەکە ئەوەیە تکایە بخوێنەوە زیاتر تکایە بخوێنەوە لەسەر بواری زانستی میدیا چکە میدیاش زانستێکی زۆر خۆڵە دەیەها و سەدەها توێژینەوە لەسەرێک لە ساڵانە سەدەها زانا و عالم هەیە لەبەری پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی مرۆڤەوە دەکرێت زۆر زانیاری پیاکە لەسەر بواری میدیایی اینجایشی میدیاکەن بەشی دووەمیان پێیان ئەتوانی پێیان بڵێ بە زمانێکی ڕق ڕێزی خۆتان بگرن نەک ڕۆژە لە ڕۆژان بە شێوازێ بشکێن جاریشکە ساق نەبنوانە ڕێزی کەسایەتی خۆتان بگرن هەوڵ بدەن تۆزی ئەم کۆمەڵگایەتان خۆش بێ دوجار ئەم کۆمەڵگایە و ئەم نەتەوەیە مڵکی لایەنە سیاسەکان نییە مڵکی هەموو تاکیشی کووردە مڵکی هەمومانە و ئەرکی سەرشانی هەمووشمانە دابوو نەریت و بەها بەرزەکانی ئەو کۆمەڵگای بپارێزین ڕێز لە بڵین مۆدی خەڵکە کەشمان بگرین لە مێشکی خەڵکە کەشمان بگرین لە باری دەرونی خەڵکمان ئەوەی زیاتر ماندوو نەکەین ئەکرێمە بۆیان پێ بڵین بۆ میدیاکارانە لەوە زیاتریش کێشیان پێویستیان بە یارمەتی هەیە دڵنیام ئێمە منیش و هاوڕێکانیشم لە بواری ئەکادیمەکە دوجار ڕاستە من ئەکادیمیم بەس کوڕی ئەم کۆمەڵگایمە منیش میدیاکارێ بووم لە میدیاکارەکان شانازی شەکەم کە لە ناو میدیای کوردیا ئیشم کردو ئێسش شانازی بۆ ڕۆژگارەوەکەم بەڵام هەموو شتێکمان پاراستۆ لە کاتی خۆیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوونت بە هیوام توانی بەتمان خزمەتێکی بچووک